بس هر هندم دیت هاتنەوە گوتیان بە خانێ مامنێ چریکەت وەڵا ئەمش هاتمە دەرێ وەچ هاتمە دەرێ ئاگرێک مەشقەرەی ئاگر هەر دەستا لەس ئەو خانی ئێرە ئەو شوێنەیە کە درنگانی شەوی ڕابردوو پارچەیەکێک لەو تەنانێک کە ئاراستە کرابوو لەلایەن سیستەمی بەرگریەوە وەڵام درایەوە و پارچەکە کەوتە سەر ئەو بانە. ئێرە کۆمەلگای سێبیرانە لە شاری هەولێر ئەو شوێنەی کە زۆرترین زەرمەندی خەڵک لە شاری هەولێر ئەم کۆمەلگایە. جا دەمێت قسە لەگەڵ ئەو دا حاجە بکەم کە خانی کوڕەکەیەتی دا حاجیماندی نەبی سەلامەت دەست ماچەکەم دەمێ باسی ئەوم لۆ بکەی ئەو چ وەختێک بوو کوو بوو ئاگال لێ بوو ئەمن بەخۆم جێم لێ نەبوو لە تاقی گرمەکە بەس هەر هەندەم دیت هاتنەوە گوتیان بە خانێ مامنێ چریکەت وەڵا ئەمش هاتمە دەرێ وەچ هاتمە دەرێ ئاگرێک مەشقەرەی ئاگر هەر دەستا لەس ئەو خانی ئەو کوڕم خوا ڕەحمی کرد ئەو ماری کوڕم و بەوە نەکات سەمار منداری تێدا بوو ئەو خانیە چۆ لای کوڕەکەم وەڵا بۆ هەرا هۆریا گوند هەمووی غاریدا دنیا و بنیا دەورەی لێرەدا خوای بەسیان الحەمدولله لۆن دەگەڕا زەرر بە خانێکە گەیشتیە ناوەڵا الحەمدولله ئەوە تا ئازار بە هیچ نەگەیشتە ئەو پەنجەرە نەشکایە لەو خوایە بەسیات بێ الحەمدولله مەمنونم بۆندا ئەوە نێزیک ئەوە شین بەشی گۆتی دەرێ ئەوی نێزیک کوورەبی پرۆشتی پێ دەکەوی ئەمەش نێزیکی لەو لا ئێرانە و لەو لای هەشتی شعبیە و لێدە و لێدە پرۆشکەکە دێت ئەو جبەتەمای خوای گەورە سەپارەمان بدا. لە کۆمەلگای سێبیراندا حاجی زۆر ئەو مشکلی هەیە چکەرە بەوەی لە فڕۆکەخانە نزیکە ئەمە نێزیک زوو ئەوە دەنگ دێتن بێزار نەبووینە وەڵاهی وە دەرێن ئەمە جێم لێ نەبووە ئەتو لۆ جێت گرانە ئەدی ئەم هەرا بوو جێم لێ نەبووە تا گازیان کرد بەها بەدەستی لە خان یاڕەبی سەلامەت بی ئەو خانیە کەسی هەر بخۆی تێدانیان لەو دەم کەسدا نەبوو ناڕ کەس تێدانیە کوڕەکەم ژنی نەهینایە خانی کوڕەکەمە بەتەن لەو گەرەمەیە ئەلعام بەخۆشی بە تاقی تەنێ برێن لەگە خۆمانە ژنی نەهینایە باشە لێرە هیچ نەستا ئەو پارچە کومبارە لە تێلێ بۆ هەریانی خست دەستا ئەو ستارە بوو ئەو دەستایە ناوەڵای لە خوای بەزیاد بی هیچیت کە زەڕی نەبوو. زۆر باشە لە حاجی دەست خۆش بی سپاس دەکەم سپاس دەکەم وەکەوەی جوتان لێ بۆمە قسێ ودا حەجیە کە باز دەکەمە خانووی کوڕەکێتی کوڕەکەی ئەم خانووی کردو بەڵام تاوەکو ئێستا ژیانی سەرگیری پێکنیناوە خانووەکە چۆڵە وە خۆی باسی کرد تەنها پارچەی کە پارچەکەوتە سەر و خانووە پارچەیەک فەرش لێرە هەڵخستراوە بۆی وشک بێتەوە تەنها ئەوستا و زەربەی شوێنێککە نەگەشتانات پەنجەرەی خانووەکەش لێرە نەشکاوە.